برایەڵ نووسینێکی بەرجەستەیە کە نابینایان لە ڕێگای لەمسی دەستەکانیان و بەسەر پیت و نووسینەکاندا دەتوانن بابەتەکان بخوێننەوە. کتێبی دەنگیش کە لە ستۆدیۆکان تۆمار دەکرێت لەم ساڵانەی دوایی بیسەرێکی باشی هەبووە و نابینایانیش بە پێویستی دەزانن کە گەشەی زیاتری پێ بدرێت و خۆشحاڵی خۆیان بەکردنەوەی بەشێکی تایبەت بە نابینایان لە کتێبخانەی گشتی دەربڕی. ئەمڕۆ ئەم بەشە لە کتێبخانەی زەیتون ئەکرێتەوە بەشی نابینایان کە پێکاتوە لە کتێبی برایل و تۆماری دەنگی کە تایبەتە بۆ نابینایان. مەبەستیشمان لەم کردنەوەی ئەم بەشە بۆ برەودان بە توانای نابینایان و زیاتر ڕۆشنبیرکردنیان کە ئەوانێژ وەکو هەموو کەسێکی ئاسایی زیاتر ئاشنا بن بە زانیاریەکان و بە ئاگاداری ڕووداوەکانی جیهان بن. بەو مەبەستە حەزمان کرد زیاتر هاوکاری نابینایان بکەین. ئامادەکردنی کتێبی بەرتوشی برایل بە شێوەیەکە بە شێوەی برایل نووسرا. ئێمە وەکوێچێت نابینانی کوردستان هەستاین بەکردنەوەی ئەو بەشە لە کتێبخانەی زەیتونە لە شاری هەولێر کە زۆر سوپاسیان دەکەین کە کۆمەڵێک کتێبمان لێو داناوە زیاتر لە 400 کتێبی برایل و هەندێک کتێبی دەنگیشمان ئامادە کردووە کە لە داهاتوودا ئەو کتێبان لێرە دادەنین بۆ خزمەتکردنی نابینای ئەو نابینانێک کە دێن سەردانی ئێرە دەکەن کۆی کە دەوێت هیواتی و ئارەزوی خوێندنەوەی کتاب هەیە کە بێبەش نەبێت لە خوێندنەوەی کتاب. ڕێژێکی زۆر نابینامان هەیە کە حەزیان لێ بخوێننەوە، حەزیان لێ خۆیان ڕۆشن بیرکەن، حەزیان لێ توانە عەقلەکانیان بەسەر بێخن، حەزیان لێ بزان لە یعنی ڕۆشنبیری چ گرنگێکی هەیە بۆ کۆمەلگا بتوان کەلتور ئاراستە بکەن، بتوان خۆیان لەگە خەڵک بگونجێنن. لەوەی کە مزمێک نابێنامان هەیە ناتانێکو ئەگەر نەخوێنیتەوە ئەگە خۆی تەسقیف نەکە، ئەگەر خۆی پێش نێخێ ڕەنگە نەتانی وەکو پێویست خۆی لەگە کۆمەلگا بگونجێنی کە خۆش لەگە کۆمەلگا نەگونجێنی ئەوە دەبیتە هۆی دواکەوتنی ئەو نابینیان لە ڕووی عەقلی و لە ڕووی فکری و لە ڕووی ڕۆشنبیریەوە. زیاترین پەرەبە و کتێبخانە بدەین بۆ بەشە بدەین لەو کتێبخانەیە. یەکێتی نابینایان لەگەڵ ڕێکخراوی گەنجانی نیشتیمان بە هاوکاری ئێمە کە توانیمان هۆڵێکیان بۆ دابینکەم بۆ یەکەم جار لە هەولێر بەشێکە کرێتەوە بۆ نابینایان کە کتێبەکان زیاتر بە لەم سەکرێ بە پەنجە لەسەری دەتوانن بەبێ ئەوەی کە تەماشاکەن وشەکان بخوێننەوە و لە داهاتوودا بە تەمان کتێبی سەوتی یا دەنگیان بۆ دانین کە هیوادارم هاوکاری بکرێن لە هەموو لایەکەوە. ئەو کتێبخانەیە گرنگێکی زۆری هەیە بۆ نابینان لەبەرەوە ئەوانش هەست بە خۆیان نەکەن کە بێن خۆیان ڕۆشنبیرکەن و نابینایی تەنها لە چاو نییە، هەندێک جارە بینی هزر و بیرروبۆچوونی مرۆڤ نابینایە دەبێت ڕوح و دەرونی مرۆڤ هەمیشە بینابێ. ئەو کاتە توانین بڵێن کە کەسێکی دەتوانێت ببینێ و نابینانیە. لە کتێبخانەی گشتی هەولێر بەشێکی تایبەت بە نابینایان کرایەوە کە پێکاتوە لە 450 کتێبی دەنگی و 1000 کتێبی جۆراوزۆری برایل. نابینا و خاوەن پێداویستیە تایبەتەکان بە گشتیە و چینە فەرامۆشکراون کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات، بەڵامەوەی ئەوانی وەک توێژێکی زیندوی کۆمەلگا هێشتۆتەوە بەهرە و توانا و لێهاتووی شەخصی خۆیانە کە سەلماندویانە هیچیان لە خەڵکی دیکە کەمتر نییە و لە ناوەندە جیاوازەکانیشدا خاوەن توانایەکی جیاوازن. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بە پەیامی ڕۆژ.